زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان بە ناوی بنامەڵەی کاک حاجی عەفرینی کە من 25 ساڵ هاوڕێم لەگەڵ ئەو هاوڕێی نزیکم. کاک حاجی لە سەرەتا سپاسی هەموو کەس ئەو ئامادە بوون لە ئێرە بۆ مەراسیمی ناشتنەوەکەی و 25 ساڵە کاک حاجی دەناسم. ئێمە زۆر پێکوە بوون. کاک حاجی عەفرینی ماوەیەکی زۆر 25 ساڵ خزمەتی شوڕەشی ڕزگاری خواجی کوردستانی کرد لە هەر شەپەرچەی کوردستان خزمەتی کردووە کە تقریبا ئەوە زیاترە لە 18 ساڵ لە شاری سلێمانیش بە خزمەتی پەنابەرانی ڕۆژاوای کوردستانی کرد کە ماوەیەک سەرۆکی ئەنجومەنی پەنابەرانی ڕۆژاوا بوو لە سلێمانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی ڕۆژاوا بوو هەموو خزمەتی خەڵکی مەی ڕۆژاوای کە ئێستا لێرە دەبینن هەموو حاضر و ئامادەن لە خزمەتی ئەودان و بۆ ئامادە بوونە لێرە. هەر جارێکی تر سوپاسی هەمووتان دەکەم و کاک حاجی بەڕاستی یعنی هەر ماندیبوونی نەدەناسی هەر خەباتی دەگر بۆ ئەم خەڵکە و هەر بوو خەباتی قەدیای کوردی دەکرد لە هەر چەپەرچەی کوردستان لە هەموو بارەکان هەن لە بواری ڕاگەاندندا ئیشی کردیە هەن لە بواری مامۆستایەتی خۆی مامۆستاشی بۆ خزمەتی مناڵانی کوردی کردووە لە ڕۆژاوی کوردستان لێرە. یعنی ئێمە لێرە بوون بڕاستی ئێمە لە خەمک و ئەوەکی زۆردانە و جارێکی تر سوپاسی ئێوە هەمووتان دەکەن کە ئامادەبوون لێرە. وەکم گوت یعنی 25 ساڵ خزمەتی شوڕەشی باکووری کوردستانی کرد. سەرکردایەتی ئەندامی سەرکردایەتی حزبی وفاقی کوردی سووریا بوو حەتانی ساڵی لە 2004 حەتانی 2010 دوایەوە خەباتی پەنابەرانی کردووە کە لە قۆمانی ڕۆژاوا کە هاتنە ئێرە شاری سلێمانی و لە حەلەبجە و ئەو مانتەقانە خزمەتی ئەو مناڵە هەموو خستنە مەکتەب مامۆستایەتی کرد سەرۆکی مامۆستایان بۆ هەموو مامۆستایان ئامادەکردن بۆ ئەوانە لەگەڵ ڕێکخراوەکانی مرۆڤی لەگەڵ ڕێکخراوەکانی CDOA ئەوە UNیش هەموو خەباتی کردووە بۆ خزمەتی خەڵکی کوردستان و پەنابەران. من داوود چیچاک هاوڕێی کاک حاجی عەفرینی کەسی ئەولینە من بە بنەوەی بنامەڵە سوپاسی هەمووتان دەکەم بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس دەکەم.